دەرکەوتووە لە کەناڵی کەرکووک دواتر وردە لە وەکو پەیامنێر لە کەرکووک سپۆرت دواتر بۆ بە پەیامنێری سیاسی و کۆمەڵێک پرۆگرامی تایبەتی پێشکەش کردو لە ڕۆماڵە جەنگەکانی دژ بە داعشیش لە کەناڵی کەرکووکە بەشداری کردووە کەناڵی کەرکووک وەکو قوتابخانەیەک بووە بۆ هەڵکەوت عەزیزی لێ هاتووە لە ئێستادا هاوڕێکانی زۆر بەداخن بۆی لە ستۆدیۆ کاک محەدین لەگەڵم دەبێت کاک محەدین بۆ خۆمان خۆش بین بۆ خۆتان خۆش بن دوانە خۆشی کەرکووکیان و ڕۆژنامە نووسان بێت ئینشاڵڵا سەرخۆشی لە خۆم لە ئێوەشەکە زۆر سپاس ئەمە باسی کەسایەتی کاک هەڵکەوتم بۆ بکەیت تۆ ماوەی چەند ساڵێک لە کەناڵی کەرکووک لەگەڵ کۆچ کردووە کارت کردووە کەسایەتێکی چۆنی هەبوو ئاشنایەتی من و هەڵکەوتی جوانەمەرگ بۆ پێش ساڵی 2010 ئەگەڕێتەوە بەڵام لە 2011ەوە بەیەکەوە ئیشمان کرد هەڵبەت من پێشەوەشم ناسی بەڵام لە 2011 کە کەناڵی ئاسمانی کەرکووک دامەزرا ئەمە لێرە دەست بەکار بووین دوایەوە هەڵکەوت لە بەشی وەرزشیەوە پەیامنێری تەلەڤیزیۆنە وەرزشیەکەەوە کەناڵە وەرزشیەکەەوە گواستمانەوە بۆ پەیامنێری تەمان لەسەر داوای خۆی بۆ پەیامنێری هەواڵی سیاسی هەڵبەت ئەو کاتە بەیەکەوە ئیشی پەیامنێریمانە کرد و ئەو کاتی کە هەڵکەوتیش هاتە پەیامنێرانەوە بەندە سەرپەرشتی یەکەی پەیامنێرانمان کرد لەو کاتەوە کارکردنی من و هەڵکەوت بەیەکەوە دەستی پێ کرد بەڕاستی باسکردن لە مردنی هەڵکەوت ئاسان نییە هەڵکەوت کوڕێک بوو هەمیشە دەم بە خەندە بوو ئەمە لەو کەش و هەوای ئیشکردنە لە ژووری هەواڵ بێگومان بەردەوام فشار و سترێس و ئیتر ڕاکڕاک بە دوای هەواڵ و بەدەستێنانی زانیاری هەمیشە لە ژێر فشارە و لە سترێسین بەڵام کە هەڵکەوت پەیدا بوو ئیتر بە قسە خۆشەکانی جەوی ئەگۆڕی هەرچەنێ هیلاک بوویتە هەرچەنێ لە ژێر فشار بوویتە هەرچەنێ سترێس بوویتە کاڵکەوتە بینی ناتوانانی دڵخۆش نەبی بەهۆی ئیش و کارە و تردابڕانمان لە یەکتری و دوایەوەی ئەو لە 2015 لە کەناڵی کەرکووک نەما کەمتر یەککەوتنمان هەبوو بەڵام زۆر کات بە تەلەفۆن قسەمان هەر کرد و هەراگامان لە یەکتر هەبووە بە تایبەتی لە کاتی کە خەیرانێک دروستە بوو یان کێشەیەکی ئەمنی هەبوو کە ئەو ئەچوو بۆ ڕۆماڵی تر بەردەوام من تەلەفۆنم بۆیە کرد هەموو داگات لە خۆت بێ ینی زۆر جار تووڕەش بوومەلی لەسەر ئەوەی کە بچواتە شوێنێکی مەترسیداریان ژیانی بکەوتایەتە مەترسیەوە زۆر جار پێیم و دەمت بۆ واکی هەڵکەوت ئیشەکەی خۆی زۆر خۆشەویست هەڵکەوت زۆر دڵسۆز بوو هەڵکەوت زۆر بە ئەمانەتەوە ئیشەکەیە کرد لەو سەردەمەی شەڕی داعش و پێش شەڕی داعش کە لە کەرکووک تیرۆر زۆر بوو تەقینەوە زۆر بوو هەڵکەوت هیچ ڕۆژێ نەبوو بێ بۆ دەوام پلانی کارکردنی خۆی نەبێ هیچ ڕۆژێ نەبوو هەڵکەوت بێ بۆ دەوام راپۆرتێکی نەبێ ئەگەر نەشی بووایە ڕۆژێک بیرۆکەیەکی نەبووایە بۆ ئیشکردن من لە ماوەیەک لە ماوەکان لە ژووری هەواڵ جێگری بەڕێوەبەری ژووری هەواڵ بووم سەرپەرشتی هەواڵی کوردیمە کرد ئاهات وازی لێم نەهێنا ئەیوت ئیشتی بکەم نایزانی دانشێ ئەو کوڕە بۆیە بەڕاستی هەڵکەوت نمونەی ئەو ڕۆژنامە نووسەیە کە هەمیشە ئەڵێن شوێنی ڕۆژنامە نووس ناوی لە ناو خەڵکە و لە مەیدانە نەک لە پشتی مێز هەڵکەوت بەڕاستی ئەمەی جێبەجێ کرد بەداخەوە ڕۆحی شاد بێت لە ماوەی کارکردنیدا لە کەناڵی کەرکووک گشتگەلەوەی وەکو پەیامنێر باسمان کرد بەشدار بۆ وەکو پەیامنێری سیاسی پەیامنێری وەرزشی دواتر وەکو پەیامنێری سیاسی دەرکەوتووە پرۆگرامیشی پێشکەش کردو چەندین ڕووماڵیشی بە تاریکرای ڕووماڵی جەنگی لە کاتی سەردەمی داعشدا پێشکەش کردو یەکێک لەو پرۆگرامانەی کە هەڵکەوت پێشکەشی دەکرد پرۆگرامی زیاتر لە هەواڵ بوو کە توانی بەوەی ئەم پرۆگرامەوە چەندین کەسی سەربازی چەندین کەسی سیاسی لە کاتی جەنگدا بێنێتە نێو ستۆدیۆ پرۆگرامەکە زۆر زۆر بەباشی جێبەجێ بکات و بەڕێوەی ببات
بۆچی هەڵکەوت هەڵبژێردرا بۆ ئەم پرۆگرامە بۆچی لە کاتێکدا کە هەڵکەوت پەیامنێری سیاسی و بۆچی هەڵبژێردرا و پێشکەشکارێک لە پرۆگرامە تایبەتیان دەرکەوت هەڵبەت یادوەرەکانی من لەگەڵ هەڵکەوت و لەگە ئەو بەرنامەی کە جەنابەت باسێکی زیاتر لە هەواڵ بە خۆشحاڵیەوە ئەڵێم بە شانازیەوە ئەڵێم ئەو بەرنامەیە بیرۆکەی من بوو ئەو سەردەما کاک سەیوان سەمەد سەرپەرشتی بەشی هەواڵێ کرد کاک شەماڵ لە هەواڵی عەرەبی بوو منش لە هەواڵی کوردی بوو ئەو کاتە و بەرنامەیە من بیرۆکەکەم پێشکەش کرد بە کاک سەیوان کە مەسوولی بەشی هەواڵ بوو ئەو بەرنامەیە خۆم پێشکەشی کەم بەڵامی تر دوای مشت و مڕ و گفتوگۆ و قسەکردن پێمان باش بوو هەڵکەوت پێشکەشیکە بەڵام من ئێستا و ئەو کاتش هەر ئەموت ئیشێ باشمان کرد کە دامانە هەڵکەوت بەڕاستی ئەوەی ئەو لەو بەرنمەیە کردی ینی ئەو بووە هۆی سەرکەوتنی ئەو بەرنمەیە کە تەمەنشی کورد بوو بەرنمەکە ینی ماوەیەکی کەم بەرنمەکە پێشکەش کرا من خۆم بم کردای ئەوها نام کردەوە پێشکەشم ناکردەوەی هەڵکەوت کردی بێگومان ئەو بەرنمەیە هەڵکەوت خۆی جهودی زۆری تیا کرد بە سەرپەرشتی کاک سەیوان کاک شەماڵ زۆر ینی دەستە جەمعیشمانە کرد ئەوەی لەم کەناڵە بەدیەکرێ ئەنی هەمیشە ئێمە لە بەشی هەواڵ بە دەستە جەمعیشمانە کرد و کاک سەیوان ڕوحیەتێکی لامان دروست کرد بوو کە ئێمە لێبرسرا و سەرپەرشتیار و کارمەند و ئەمانە نەبوو لە نێوانمانە هەمومان وەکو برا بە ڕوحیەتی ئیشمانە کرد هەر ئەمەشە وای کرد ببێتە هەوێنی ئەوەی هەڵکەوت ئەم ڕۆژنامە نووسە دیارە و هەڵکەوتی لێ دەرکەوێ هەڵکەوت بەرهەمیەم قوتابخانەی کەناڵی کەرکووکە جگە لە هەڵکەوتی جوانەمەرگ تەنانەت کۆمەڵێ پەیامنێری دیاری کەناڵەکانی دیکەش کە زۆربیان ئێستا لە بەغدا و لە شارەکانی تری شەکەن و پەیامنێری کەناڵەکانی ترن لەم قوتابخانەیەوە بەرهەم هاتوونە کە کەناڵی ئاسمانی کەرکووکە هەتڵنیاییەوە باشە لە دەستدانی کاکە هەڵکەوت کۆسپێکی گەورەیە بۆ ڕۆژنامە نووسان بۆ هەواڵ بۆ تاوی ڕۆژنامە نووسەکانی کورد و کەرکووکیش بە دیاریکرایی ئێوەکو ڕۆژنامە نووسان وەکو هاوڕێیانی کۆچ کرد و ئەم کۆسپە چۆن وەسف دەکەن کۆسپێکی زۆر زۆر گەورەیە بە جدی تەحملێکی ئەوێ کە تۆ بتوانانی ڕووماڵی خۆت قسە لەسەر کۆچی دوایی هاوڕێیەکی خۆت بکەیت ئاوە بەڕاستی من ئەنیستە من لە گۆڕستانەوە هاتم بۆ ئێرە ئەوی سەر لە بەرنامەکەش تەواو بین دووبارە ئەگەڕێمەوە بۆیە بەڵام بە پێویستم زانی و هەم لەسەر داوای کاک سەیوانش کە ئەو بەهۆی بەهری دەرونیەوە کە هیلاک بووە بۆ ئەم بابەتەوە بۆ کۆچی دوایی دوێنێشەم قسەشم لەگەڵی کرد ئەو تی من ناتوانم لەسەر ئەم نەیتوانی بۆی ئەو منی ڕاستپارد بە حکمەوەی ئەو مەسئولمان بووە و سەردەمان کە کاک هەڵکەوتش لێرە کاریە کرد من لەسەر ڕاستپاردەی کاک سەیوان هاتم بۆم بەرنامەیە ئاسان نییەوە خۆ دوتت بەڕاستی من دوێنێ بە بیستنی هەواڵەکە شۆک بووم هیچی لە ناخۆشترین ئەزموونەکانی کاری ڕاگەیاندنمەوە بووە کە دوێنێ پرسەران بە یەکم بۆ هەڵکەوت نووسیوە دواناخۆشی سەرجەم کەرکووکیەکان و سەرجەم ڕۆژنامە نووسان و هاوڕێ و هاوکار و هاوپیشەکانی کاک هەڵکەوت بێت ببوورە نەمەویست بتخەمە دۆخێکی ئاوەوە بەڵام بەجددی وەک خۆت باست کرد قورسە شتێکی ئاوا تۆ ماوەیەکی زۆر لەگەڵ کەسێکە هەرچەنە من بەرکەوتنی ڕاستە خۆم لەگەڵ کاک هەڵکەوتان نەبووە بەڵام بە حکمی ئەوەی کە ڕۆژانە ئەمبینی کە هەواڵی بڵاو ئەکردەوە یاخود لە ڕێگەی پیجەکەی خۆیەوە بابەتەکانی بڵاو ئەکردەوە ئەمزانی لە ڕێگەی کە هاوڕێک نزیکەکانی و ئەمزانی کە کەسێکی چۆنە زۆر زۆر متەئسیر بووم بە بارودۆخەکە زۆر متەئسیر بووم بە دۆخەکە جا کەسێک کە هاوڕێی نزیکی ئەو بێماوەیەکی زۆر لەگەڵی کار بکات خواسە بوری دڵی هەموو لایەک بدات خواسە بوری دڵی ئێوە بدات دڵی کەس و کارەکەی بدات نامێ زۆر لە کاتی تۆ بگرم چونکە ئەزانم ئەتەوێ بڕۆی بۆ گۆڕستان و بەشداری مەراسیمەکە بکەیت وەکو دوا پرسیار وەکو دوا بابەت کە بتوێت لەسەر جوانەمەرگ کاکە هەڵکەوت وەکو هاوڕێکی ئەو بڵێیت ئەتوانی باسی بکەیت و
سپاس بۆ ئامادە بێت. سپاس بۆ دەستان خۆش بێ. بەڕاستی من ئەمەوە پەیامە بگەێنم کە ئیستا شوتم ینی هەڵکەوت سەلمان دیکەشێنی ڕۆژنامە نووسی دڵسۆز و بە ئەمەک دڵی خەڵکیە ببینن ئەوەی ڕۆژی هەڵکەوتی ناسی بێ بۆی دڵگرانە ئەوەی نەشی ناسی بێەوە خۆت و بەرکەوتنی ڕاستەوخۆشی لەگەڵیان نەبوو بێ کە تەنها لە ڕێی شاشەی مۆبایلیان تەلەڤیزیۆنەکانەوە بینی بێتی ناتوانێت ئەم کۆستەوە بە ئاسانی ببینیوتی پەڕێنێ جاچی لەوەی کە من زیاتر لە 6 بۆ 7 ساڵ لە یەک ژوور داواممان کردووە. پەیامێکم بۆ ڕۆژنامە نووسان کە ئەم کەسەرە ببینن وا نەکەن کە بەهۆی بابەتێکی سادەوە یان بەهۆی مایکدانانەوە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دڵی یەکتری بشکێنن. هەمومان ڕۆژێکی وامانە بێ بۆ یەک با دەستکەینە ناو دەستێک بە برابین با هەمومان هەوڵدەین وەک هەڵکەوت بین چونکە مردن حاڵەتێکی ئاساییە بەڵام مردنێکی ئەوها شکۆدار کەس دەستی ناکەوێ. بەڕاستی ئەمە هەڵکەوت کە ئەو ساڵانی لێرە ئیشمانە کرد کوڕێکی جگەلەوەی دڵسۆز بۆ کارەکەی کوڕێکی نیشتیمان پەروەر کوڕێکی کەرکووچی خۆشەویست زۆر کەرکووچی خۆشەویست تەنانەت ئەم فترەی کە لە بەغاژ بوو یعنی ئەو ببوو بە چاوی هەموو کورد و کوردستانیان لە پێگەێنانی حکوومەتەکان لە پێگەێنانی پەرلەمان لە هەر بابەتێ پەیوەندی بە کورد و کوردستانەوە هەبوو بێ هەڵکەوت ئەو سەردەمانی لێرەشی شێ کرد وا پەروەردەکرا بووین ڕاستە کەناڵێکی حزبیە بەڵام ئێمە وا پەروەردەکرا بووین کە ئیش بۆ کەرکووک و بۆ کوردایەتی بکەین بۆیە بە هەمومان هەوڵدەین مردنێکی وەک هەڵکەوتمان پێ ببڕێ. ئەوەی لە دیمەنەکانیش بینیمان دوێنێکە ڕۆژنامە نووسەکانی تری دەستگاکانی تر بەبێ جیاوازی ئاخیان بۆ هەڵکەوت هەڵ ئەکێشا خەفەتبار بوون بۆ هەڵکەوت بە کوڵ ئەگریان بۆ کۆچی دوای هەڵکەوت یەخود ئەو ئاپۆڕە جەماوەری کە دوێنێ لەگەڵ هاتنەوەی تەرمی هەڵکەوت بۆ کەرکووک و گەیشتنی بە مزگەوت ئەو جەماوەریە زۆرەی کە لەوەیە کۆکرابەوە لەوانەیە هەمووی ڕۆژنامە نووس نەبوو بێ لەوانەیە هەنێکی تیا بوو بێ ئەسڵەن خزمی نزیک و هاوڕێی نزیکی کا هەڵکەوتیش نەبوو بێ بەڵام بە حکمی کارەکەیەوە بە حکمی دڵسۆزی هەڵکەوت بۆ کارەکەیەوە ڕویان لە مزگەوت و لە ئێستا ڕوو لە گۆڕستان دەکەن کە ئەمە وەکو خۆت ئاماژەت بەوە کرد پێویستە ڕۆژنامە نووس بم شێوازە بێت وەکو کاک هەڵکەوت بێت بۆ ئەوەی مردنێک کاتێک کە کۆچی دواییش ئەکا مردنێکی ئاواش کۆمەندانی هەبێت. سپاس کاک محەدین کە لەگەڵمان بووی جارێکی تر دوانە خۆشی ئێوە و ئێمە و سەرجەم ڕۆژنامە نووسان و کە سوکاری کاکە هەڵکەوت بێت و ڕۆحی کاک هەڵکەوتیش بە بەهشتی بەرین شاد بکات. خوا سەبووری مام دەسەبووری کە سوکاری دەسەبووری هاوڕێیانیمدا دەست خۆش بە زۆر زۆر سپاس. زۆر باشە